شەهیدان خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتن. شهید نامرن، شهید نامرن، شهید نامرن. شهید نامرن. ئازادی گەلەکەمان گیانی خۆیان بەخت کردووە. ئەم ڕۆژە پیرۆز دەکەین و هیوادارین جەژن ببێتە مایەی ئاشتی و پێکەوە ژیان و تەبایی و دوورکەوتنەوە لە هەموو ناخۆشیەک کە بۆ گەلەکەمان دێتە پێشەوە. هەروەک دەزانن ئێمە وەکو کۆمیتەی خانەوادەی شەهیدان خاوەن لە شەهیدەکانمان یادکردنەوەیانە، بیرهێنانەوەیانە و هاتنە سەر مەزاریان و لە پێناوی ئەوەشدا کە بتوانین لە کەسایەتی ئەواندا ئەو پیلانانەی کە بەرامبەر بە گەلەکەمان دەکرێت چۆن بتوانین بەرامبەری ڕاوەستین، چۆن بتوانین ئەو سەرکەوتنانەی کە بە خوێنی ئەم شەهیدانە هاتۆتە ئاراوە چۆن بتوانین بیپارێزین. لە هەمان کاتیشدا ڕۆڵی گەلەکەمان لە هەر چوارپارچەی کوردستان کە قارەمانێتی و ئازایەتی و لەخۆبوردی و باوەڕ بەخۆبوون سەرکەوتنی هەرە گەورەیان لە باکووری کوردستان لە ناو هەڵبژاردنەکاندا بەدەستهێنا و هیوادارین ببێتە قۆناغێک بۆ ئاشتی و پێکەوە ژیان و تەبایی و دوورکەوتنەوە لە زوڵم و گرتن و قڕکردن. و بۆ باشووری کوردستانیش ئەمڕۆ گەلەکەمان لە ئاستێکی هەرە ناخۆشی، بێکاری، ژیانێکی کولەمەرگی، ناڕەحەتی کە پیلانگێڕێکی گەورە لەسەر باشووری کوردستان هەیە، ئەمڕۆ بەرامبەر بەو پیلانگێڕانەش ئێمە خاوەن دەرکەوین و هەوڵ بدەین ئەوەی لە توانامان هەیە بتوانین بەرامبەری ڕاوەستین. ڕاستە ئەمڕۆ بەرەو جەژنی ڕەمەزان دەچین، بەڵام لە هەمان کاتیشدا پێویستە دڵی خۆمان تەنیا لە جەژندا خۆش نەکەین، هەموو ڕۆژێکی خۆمان بکەین بە جەژن، هەموو ڕۆژێکی خۆمان بکەین بە ئاشتی لە پێناوی ژیانێکی ئاسوودە، ژیانێکی ئازاد بۆ تەواوی گەلەکەمان. ئەمڕۆ هەموو لایەکمان پێویستمان بە یەکتری هەیە، پێویستمان بەوە هەیە بەرامبەر بەو پیلانگێڕیانە بە تایبەتی لایەنە سیاسیەکان چۆن بێنە لای یەک و بتوانین پیلانگێڕەکان بشکێنین و کۆتایی پێبێنین. و ئەوەی زیاتر ئەمەوێت جەختی بکەمەوە وەک کەس و کار و خانەوادەی شەهیدان پێویستە خاوەن لە شەهیدەکانمان دەرکەوین و شەهیدی هەر چوارپارچەی کوردستان بە شەهیدی خۆمان دەبینین و خۆشمان بە کەس و کاری ئەوان دەبینین. ئەمڕۆ شەهید پیرۆ ڕاستە لە باشووری کوردستان کە تەسلیم بە خاک کراوە و لە هەمان کاتیشدا کەس و کاری لە شاری سنەن لە ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵام لە ڕۆژئاوای کوردستان لە پێناوی گەلێکدا لە پێناوی ئازادیە، لە پێناوی دیموکراتیە کار و خەباتێکی مەدەنیانەی هونەریانەی خۆی کرد و ئەنجامی ئەوەش. ئەمڕۆ ئێمە هەموو کەس و کاری شەهید هەڵگوردین، شەهید پیرۆین، لەبەرەوە بەو شێوازە ئەتوانین خاوەن لە تەواوی شەهیدەکانمان دەرکەوین. جارێکی کەش بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین و خاوەن لە شەهیدانمان لە ئەرک و تێکۆشانیان لە هەموو ئەوانەی کە وەک ئەرکێک خراوەتە سەرشانی ئێمە خاوەن لی دەرکەوین و خۆمان بە خاوەنی ئەوە ببینین. شەهید نامرێ، شەهید نامرێ. شهید نامرن.